جلوبەرگەکان بە شێوەیەکی هەڕەمەکی هەڵدراونەتەوە و چاوەڕوانی خاوەنەکانی داهاتویان دەکەن. بازاڕی لەنگەی هەولێرە بەپێی بەرشوبڵاوی مارکەکان بێت، لێرە هەژاری و دەوڵەمەندی هیچ سنوورێکیان نییە. شیران لەگەڵ هاوسەر و منداڵەکەی لەم بازاڕەدا بە دوای شتومەکە دڵخوازەکانی خۆیاندا دەگەڕێن. بە بڕوای ئەو دایکە ئەو جلوبەرگانەی لێرە دەست دەکەون لە شوێنەکانی دیکە نرخەکانیان زۆر گرانترە یان هەر نین. ساڵەکانی گونجاوە زۆریش گونجاوە، ینی چونکە ینی زۆر گران نییە و زۆریش بازێکی زۆریش هەرزانیش نییە، بەس هەر باشە، ینی بۆ هەموو هەوڵاتیەک ئەتوانێت بێت بۆی ڕەوهینی خۆی بکڕێت، پێداویستی خۆی بکڕێت لە هەموو چ شتێک. هەیە لەنگەیە بەس لە تازەکە باشترە، ئەوەی لە لەنگە هەیە ڕاستی لە شوێنێکتر نییە. هەرزانی نرخەکان وای لەم کڕیارە کردووە بێ دوودڵی ڕوو بکاتە بازاڕی لەنگە و بە چاکە بژاردەی هەژارانی بزانێت بۆ کڕینی جلوبەرێک. من بخۆم مۆزەفم ناتوانم هەموو مانجێ بچم بۆ مۆڵەکان، دێم بۆ ناو لەنگە پێویستی خۆم پێ جێبەجێ دەکەم. سەعرەکەشی سووکە زۆر هەرزانە، لە بۆ مۆسەفان زۆر باشە لەنگە شتەشی چاکە، نەک بچێ مۆڵەکان معاشی ینی بسی سەرفکەی بەشی دوو جارێ لە مۆڵەکان. ئەلێکوانە منداڵەکان چیان پێ وێرێ دێن دەکڕین و بۆ خۆم بۆ خێزانم بۆ مناڵەکان هەلێرە دەیکڕن. ئەم پیاوە زۆرتر لە 20 ساڵە بە کۆ ئەو جلوبەرگانە دەکڕێتەوە کە پڕن لە یادەوەری خەڵکانی وڵاتێک و بە خەڵکانی وڵاتێکی دیکەیان دەفرۆشێتەوە. دڵخۆشە و دەڵێ بازاڕم بەردەوام لە بورژانەوەدایە، چونکە نرخەکان بە جۆرێکن هەموو خەڵکێک توانای کڕینیانی هەیە. ئێمە تقریبا لە 94-95 ئەو کاراکەین، جلوبەرجی لەنگەی ئەوروپی دێنین، نەرویجی و سویدی، چینی هەژار زیاتر ڕووی تێکە لە بازارە، نرخەکانی هەرزانە و کوالیتیشی باشە. هەندێک کەس بۆ گاڵتە دەڵێن ئەگەر تێ خۆت تازە بکەیتەوە بچۆ بۆ بازاڕی لەنگە. ئەم قسەیە چەند گاڵتە بێت ڕاستیشی لەگەڵدایە، چونکە خەڵکی هەژار و کەم دەرامەت بەردەوام بە شوێن ئەو بازاڕەدا دەگەڕێت کە لەگەڵ گیرفانی خۆیدا دەگونجێت. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.